بله تماشاوانه جا امریکا مزنترین و زبلحترین زلهزا جهانیه جاریه سربازی و جاریه آبوری و جاریه مخابراتی و جاریه تکنولوژی و زانستی و البته همش آریه سربازی بحث کن لی پشتی شر جهانی دوام امریکا به 100,000 سربازین خواه لی پیتری 800 بنگهن سربازی لی پیتری هفته ولاتین جهان بنجی کرنه لی هندوراس هر استرالیا وره اروپا روش حالات ناوین تایبتی روش حالات آسیا به برفری هیه امریکا بگمان برپرسه لپاراسنا وان ولاتین کتی دایه هندزان حتی نه لفرانسا لالمانیا لایتالیا لیابان لگلک ولاتین روش حالات ناوین هبون امریکا هیه امریکا سای شوان د پاریزه امی بحثی روش حالات ناوین که جبر کو ام دوی جغرافیا داینه میوانه که میه هجاجی بگمان کای کارو خوشنا او شارزه د سیاست امریکا دا از او بهفرا د شروع وی بابتی که سنجارات کشن بس روش حالات ناوین امریکا هبون اوی چند گلو لروش حالات ناوین 40,000 سربازین امریکا هنه و هر کده بگمان وان سربازان جمانان جی زیاده تر دیگه تماشاوان ایجاب تایبتی ده سروبند گرجبون و تنبونا آلوزیان و کشتنا اسماعیل هنیه تایبتی گفین ایرانی بطور هلدانی ل اسرائیل او 40,000 سربازه دابش دبن لکویت 14,000 سربازین امریکا هنه کویت هندزانه لسال 1990 دما کل عالی رژیم بریا عراق و هات بو کنترل کرن ویدمی بگمان امریکا سرکرداتی فیمانیا کان دولتی کرد صدام لنوتو کان لکویت در کرد حتی آنها هند سرباز 14,000 سربازین هنه هر وها لبحرین 13,000 سربازین امریکی لبحرین هنه البته اولاتین کنداف بارا پتری اولاتین کنداف هبونا سربازی امریکا هي برای خب که لقطر یشی 9,000 سربازین امریکا هنه و همان دم لإمارات جي 3500 سربازين أمريكا هنا وكيرادي لأردن يجي 3000 سربازين أمريكا هنا أم بحث كين لسعودية 600 سربازين أمريكا هنا لإراق يجي 2500 سربازين أمريكا هنا تماشا بانجا لروشالات نظيفين هالبتا بفي أواي بردام هبونا أمريكا هي هروال تركيا يجي 1900 سربازين أمريكا هنا شخوة بنجه سربازي أنجرليك هي قالك تشكن مترسيدارن أمريكا جيك لتركيا هنا يجي تركيا أمريكا بخوجيك هوال بندن ناتونا ولسوريا جي 900 سربازين أمريكا هنا لبشتي بريارة ترامب بجمان يدي راوش بفي أو بحر شاوية 900 سربازين أمريكا لسوريا هنا هالبتا أف سربازة جي زيادة بشتواني هسا دي كان ولي عمان جيك 200 سرباز هنا أفلاتن مقوتي برا بتريشان ولاتن كندافين لجيبوتي جي 600 سرباز هنا بله قاي كاروخ بخير بيت زور سباس لروشالاتي نوراست هبوني كي فرواني امريكا هي او جيجي سرنجا ولاتاني كنداو كا ولاتانا بردام لجي شكردني ابوري ولاتي بهزن يعني هبوني امريكا زياتريش دبت بردام هيزو كشتي قليو كشتي فروكي هالجر بو اوكاني روشالاتي نوراست روانه دكات بيتواني اما بخوي نشاني او بي كفعلا روشي ناوچكه براو تقينوي كي متسيدار دايا بەڵێ پێم وایە کە ڕەوشی ناوچەکە لە ئێستادا لە کاتێکی زۆر هەستیاردایە بەهۆی ئەو گەف و بەهۆی ئەو فشار و ئەو تهدیدادنیکەوە ئێران دەیکات دوای کوژرانی ئیسماعیل هەنیە و هاتنی بەشێکی زۆری بڵێن هێزی ئەمریکاش و بەتایبەت بڵێن ئەبراهام لینکن کە کەشتی بڵێن فڕۆکە هەڵگرێکی گەورەی ئەمریکا دووەم فڕۆکە هەڵگری گەورەی ئەمریکایە و بوونی لێرە پێم وایە لە چوارچێوەی سیاسەتی ڕەدعی ئەمریکا بۆ بەرپابوون و ئاڵۆزبوونی ئەم ناوچەیە و بۆ ئەوەیکەوە ئێران بە هیچ شێوەیەک هەوڵ نەداکەوە ناوچەکە ئاڵۆزتر بکەوە وەڵامی ئیسرائیل بداتەوە چونکە ئەم ناوچەیە ئێستا لە دۆخێکی لە قۆناغێکی هەستیاردایە بەتایبەت ئێستا گفتوگۆکانی ئاگربەست لە نێوان خۆتان نەزان لە دوێنێ ئەنتۆنی بلینکن ئەوە نوێم سەردانی بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای هەفتی ئۆکتۆبەرەوە بۆی کەوا بتوانێت ئاگربەستێک لەم ناوچەیە بەتایبەت لە غەزە بەرپا بکە بۆەوەی کەەوە خەڵکی سڤیل چیتر نەبێتە قوربانی و ئەو بارمتانی کە ماون ئیسرائیلین یاخود ئەمریکین لە بەردەستی حەماس بتوانێت بە سەلامەتی ڕزگاریان کە بۆیە ترسی ئەمریکا لەوەیە کە ئێران یاریەکە یاخود ئەم مفاوزات و ئەم دانوستانانی کە هەیە بۆ ئاگربەست مەترسی دروست بکە و هێرشێک بکە کە یاریەکە بباتەوە بۆ چوارچێوەی یەکەم البته ئاگربەستی هیچ ئومێدێک نییە بە پێوەی کە واشنگتن پۆست باسی کرد بەس کارۆخ ئەمێ هەند بەسی هەبوونە ئەمریکا لە ڕۆژهەڵاتان ناوین بکەین ئەمێ بەردەوام نیقاشەقەدە ئەم بزانبین باوەیەکردن ئەگەر سەڵای دێدی بهێت تەماشا بە نێژام کەشتیا فڕوکە هەلگرە ئەمریکا
لە ڕۆژهڵاتە ناوین بێگومان کۆمەکی کەشتیان فڕۆکە هەڵگرین ئەمریکا لە ڕۆژهڵاتە ناوین هەنە وەکە US سیدۆر بێگومان ڕۆسفێلت ئەوژیک هاتیە هەروەها تەماشەوانێژە USS ئەبراهام لینکن ئەوژەیەکیش کەشتین باڵەفر هەڵگر و سەربازیên bi bandorên Amerîkayê gelo ev keştiye li avên derya naberast an ku avên rojhalata navî li kîrê ne lenge girtine baregên serbaziyên bi taybetî yên Amerîka yên hêzên yên avî li Oman heye li Behreyne heye li İmaratê heye her sêk welatên kendava Erebî ne herwa serincarat kişim ku keştiyên şer yên Amerîka li rojhalata navî careke din Gerat Ford temaşavanêja ewjîkeye herwiha Normandî heye deman demda bêguman Thomas Hander heye herwiha McFall heye û Remç heye kakî karox yanî berastî em ji basiya weş dikin yanî cêgirkirdînê sîstemî bergirî asmanî Amerîkaş wek sîstemê TAT û sîstemê Patriot yanî em hemû keştiyên فرۆکە هەڵگرە سیستەمی بەرگری ئاسمانی ئەو هەموو سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو 2001 و 2000 وەکو سەرەتای ناوەتەکان دێتە بەرچاومان کەواتە پێتوانیە ئەم هەبوونەش بخۆی نەتیجەی ئەوەیە کە فعلا وەزعێکی باش نییە بڵێ بە شێوەیەکی گشتی بەردۆخەکە باش نییە کاک هەکار بەڵام دەبێت لە بیرمان نەچێتەوە ئەمریکا بەرژەوەندی زۆر گەورەی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهان و ئەمریکا خۆی پارێزەری ئاسایشی ئاوی جیهانیە و خۆی پارێزەری ئاسایشی زەمینی و ئاسمانی جیهانیشە و خۆش ئاماژەت پێکردکەوە ئەمریکا نزیکەی 800 بنکەی سەربازی لە دەوری ئەمریکا هەیە و بودجەیەکی زەبەلاحی بۆ پنتاگۆن و وەزارەتی بەرگری داناوە یعنی هەر بۆ ئەم ساڵی 2024 زیاتر لە 886 میلیارد دلارە بۆیە بەڵێ بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پاراستنی یەکەمیان بەرژەوەندەکانی خۆیەتی دووەمیان بۆ پاراستنی ئاسایشی ئیسرائیلە چونکە ئاسایشی ئیسرائیل یەکێکە لە ئەولەویاتی ئەمریکا و ئەم ناوچەیەش بەڕاستی ئالۆزە سێمیش دەبێت لە بیری نەکەیت کاکەکار کەەوە ئەمریکا لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکایەتیە لە 5 یازدەی 2024 بۆیە ئالۆزبوونی بە هەر شێوەیەک ئالۆزبوونی ئەو بارودۆخە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرژەوەندی دیموکراتەکان نییە لە کۆشی سپی و لە بەرژەوەندی کاملا هارس و بایدن نییە کە ئێستا بڵێن دەیانێت بۆ جارێکی تر کۆشی سپی وەربگرنەوە بۆیە ئالۆزبوونی ئەم ناوچەیە بە گشتی بەرژەوەندەکانی ئەمریکا لەناوە و لە دەروی ئەمریکا دەخاتە مەترسیەوە و ئەم بڵێن هێنانی ئەو هێزەشی و ئەو هەموو سەربازە و بوونی سنتکۆم لە قەتەر لە بنکەی سیلیە و US وەک خۆ ئاماژە پێکرد USS ئەبراهام لینکن یاخود کۆمەڵێک سەربازی تر F-35 ئەمانە لە چوارچێوەی سیاسەتی ڕەد و پاراستنی ئەم ناوچەیە بۆی نەتەقێتەوە جاریش کەواتە کای کارۆ خەڵبەتە هەر لە 2024ەوە ئەمریکا 6000 سەربازی تر لە ناوچەکە زیاد کردو ئەکە لە بیرت بێ ساڵەکە نایەتە بیرم جۆرج دەبلیو بۆش لە گەڕی دووەمی هەڵبژاردنەکانەوە وازی خراپ بوو بەڵام جارێکی دیکە مژاری شەڕی دژی تیرۆر و بەرژەوەندیەکانی ئەمریکا حتا چەند فیلمێک لە هۆلیوود بەرهەم هێنرا بۆی ڕای گشتی ئەمریکا بگۆڕێت دواتر خۆی سەرکەوت پێت وایە جارێکی دیکە بێگومان کەماڵا هێرس ئەو سیناریۆ دیموکراتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە بکەنەوە لەبەرەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکە بەردەوام هەوراز و نشێوی هەیە بەردەوام فاکتەری هێز و یەکلایەنێکردنەوەی کێشەکان لێرە دەخوا زۆر ڕاستە ئەمە سیناریۆکی ڕێتێچووە خۆت باست کرد ئەوە لە 2004 بوو کە جۆرج دەبلیو بۆش زیاتر ئەم سیناریۆی بەکارهێنا بەوەی کەەوە دووبارە بتوانێت بۆ گەڕی دوم سەرکەوتن بەدەستهێنێ و بەڕاستیش سەرکەوتنی بەدەستهێناوە سیناریۆکە سەری گرت بەڵام ئێستا بە گشتی شەقامی ئەمریکی ئەولەویەت لە لای شەقامی ئەمریکی لایەنی ئابووریە هەکار یعنی ڕاستە ئەمەش نخبەیەک لە ئەمریکا یاخود دەستەبژێرێک لە ئەمریکا بە تەواوی کاریگەرن بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بە تایبەت بەردۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەمەش یەکێکە لە سیناریۆکان کە بۆ ئەوە بێت دیموکراتەکان دەیانەوێت کە وا پیشان بدەن بەردۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئاڵۆزە و پێویستە ئەو بەرنامەی کە دیموکراتەکان هەیەە بەردەوام بێ بۆ 4 ساڵی تر بۆی بتوانن سەقامگیری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە گشتی جیهان بجێڕنەوە چونکە دەبێت لە بیرمان نەچێت لە سەردەمی بایدن بوو کەەوە شەڕی رووسیا ئۆکراین هەڵگیرسا لە سەردەمی بایدن بوو کەەوە ئەم هەفتی ئۆکتۆبەر هەڵگیرسا و لە سەردەمی بایدن بوو کەەوە ڕۆژی ئابووری جیهانی تێک چووە تقریبا بەڕاستی لە بواری بەرزبوونی نرخەکان لە ناوخۆی ئەمریکا و شەقامی ئەمریکی ئێستا تا ڕادێکی باش بێزارە لەم
هەڵاوسانی کە هەیە لە بەرزبوونەوەی نرخەکان کە هەیە بۆیە دیموکراتەکانیش یەکێک لە سیناریۆکان ئەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد بڵێ نردنی هێزی زیاتر و وا پیشان بدرێتەوە دنیا ڕوبەڕووی کای کارۆخ طبعاً هەموو ئەو شەڕانە ئەو گوهارتنی جیۆپۆلیتیکە مەترسیدارانێکی هەیە لە سەرانسەری دنیا ئێستا هەیە هەمووی فاکتە ئەساسیەکەی بۆ پرسابووریەکان دەگەڕێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نزیکەی لە 140 تاقی وڵاتانی جیهاندا بین دەکات ئەمریکا هەبوونێکی کۆنکرێتی و بەهێزی لێرە هەیە کەواتە هەندێک جار باستەوە دەکرێت کە لەوانەیە ئەمریکا خەمسار بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کوجاران گرنگی پێ نەدا کەواتە ئەو بەڵاوکردنەوەی هێزە ئەکرێ بڵێن ئەمریکا مجتە سۆرە لەسەر پاراستنی هاوپەیمانەکانی و بەرژەوەندەکانی لە ڕۆژهەڵات پێم وایە دەکرێت بڵێن کەەوە ئەمریکا گرنگی بە ڕۆژهڵاتی ناوەڕاست دەدا و بێت شێوەیەک دەستبەرداری ڕۆژهڵاتی ناوەڕاست نابێت بەڵام لە 2011ەوە لە سەردەمی ئیدارەی باراک ئۆباماوە استراتیژیەتی ئەمریکا یاخود ئەولەویەت و پرایۆریتی ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی چین داڕژراوە بەڵام ئەوەش مانایوانیە کەوا ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەو ناوچە گرنگانەی کەوا خۆت ئاماژە پێکرد دەوڵەمەندن بەوزە وەکو ڕۆژهڵاتی ناوەڕاست لەبیر بکرێن یاخود فەرامۆش بکرێن بۆیە بەگشتی بڵێ ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکا پێم وایە لە استراتیژیەتی ئەمریکادا زۆر گرنگە و ئەمریکا کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی سەربازی ئابووری و ئاسایشی لەم ناوچەیە هەیە کەواتە باسەوەی کە بە کورتی ئەمریکا دوای شەڕی جیهانی دوام کە خوشت زیاتر لە هەفتێ وڵات لە 800 بنگەی سەربازی بە 100,000 سەربازی هەیە ئەمریکا ئەڵێن بێگومان مۆراڵێکی سیاسی هەیە لە پاراستنی هاوپەیمانەکانی لە یابان بگرە لە کۆریای جنوبی بگرە حتا دوای کە فعلا ئەو سیاسەتی ئەمریکا ستا هێشتا ماوە پابەندە لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە بە پاراستنی هاوپەیمانەکانی بە دڵنیاییەوە پێم وایە ئەمریکا پابەندە چونکە ئەلتەرناتیڤ بۆ ئەمریکا هەیە یعنی ئێستا چین و رووسیا دوو ئەلتەرناتیڤن خۆمان بینیمان کاتێکەوە تۆزێ سعودیە بینی لەگەڵ ئەمریکا لەسەر کوژرانی خاشقچی تۆزێک تێکچوو بەڕاستی ئەوانە ینی هەوڵیاندا کە ڕویان وەربجێڕن تاڕادەیەک ینی بۆ ئەوەی بە ئەمریکا بڵێن کە ئەلتەرناتیڤ بۆ تۆ هەیە بۆیە پێم وانی ئەمریکاش هیچ گاپێک هیچ فراغێک دروستکە لەم ناوچەیە بۆ ئەوەی کەوا بەدی خەڵکانی ترکەوە خۆیان پێ بەدیلی ئەمریکا لەم ناوچەیە بتوان شوێن پێی خۆیان بکەنەوە بەتایبەت چین و رووسیا